گروپی شانۆی هەوار یەکێکە لەو گروپانەی کە ساڵانێکی زۆرە خزمەت بە بواری شانۆ ئەکات و چەندین ئەکتەری زۆر بەتوانە لەنێو ئەم گروپەیە بێگومان بوونیان هەیە. زۆر بەڕێز کاگنەجان نەجم یەکێکە لەو شانۆکارانی کە بێگومان ساڵانێکی زۆرە توانیوێتی خزمەتێکی زۆر باش بە بواری شانۆ بە تایبەتی شانۆ لە شاری کەرکووک بکات. لە ئێستا شانۆی کورسیەکان کە یەکێکە لە شانۆیە هەرە تایبەت و ناوازەکان لە فستیڤاڵی فەجرە بێگومان نمایش ئەکرێت. گفتگۆ قسە و باسەکەم لەگەڵ زۆر بەڕێز کاگنەجان نەجم کە بەڕێزیان لە ڕێی ستودیۆکانمان لە شاری کەرکووکەوە ڕاستەوخۆ لەگەڵ منە. کاگنەجان سڵاو لێبێ، ئێوارەت باش بێ. ئێوارتان باش، زۆر سپاس. زۆر سپاس بۆ تۆ. کاگنەجات با باسێک سەرەتا لە شانۆی کورسیەکان بکەین و دواتر باس لە گرنگی و تایبەتمەندی بەشداریکردنەکەین لە نێو فستیڤاڵی فەجر. فەرموو. دیارە گروپی شانۆی هەوار ئەم کارە ناڵین تازەترینە، چونکە ئەم کارە لە سەرەتای یاخود لە کۆتایی 2019 ئێمە دەستمان بەم کارە کرد، واتە 2 ساڵی خایاند تاکو کۆتایی 2021. بەڵام بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە ئەم کارە ئێمە ساڵی پار نێردرا بۆ فستیڤاڵی فەجر. ئەم ساڵش بامان شێوە لە ڕێی یەکێک لەو ئازیزانانمەوە ئەم کارە بە فلم واتە بە ڤیدیۆ نێردرا بۆ لیژنەی بینین. ڕاستەوخۆ دوای بینینی لیژنە ئەم کارە بۆ یەکەم جار شانۆیەکی بڵین لە باشووری کوردستانەوە، شانۆیەکی ناو هۆڵ لە چلەمین فستیڤاڵی نێودەوڵەتی فەجر کە یەکێکە لەو فستیڤاڵە زۆر گەورە و جوانانەی ناوچەکە کە ساڵانێکەوە بۆ 40 ساڵە چی ئەم فستیڤاڵە بەردەوام. بەڵێ کاگنەجات ئەگەر باسێک لە بە بڵین شانۆیەکە بکەین، ناوڕۆکی شانۆیەکە باس لە چی ئەکات و تاوەکو چەند لەگەڵ بارودۆخی ئێستای کوردستان ئەگونجێت، یاخود پێم باشە بزانم کە تا چەند گرنگە ئەو شانۆیانی کە لە ئێستایا بەرهەم ئەهێنرێن و بێگومان نمایشیش ئەکرێن، تا چەند گرنگە لەگەڵ معانات و لەگەڵ خواستی بینەری یەکتری بگرێتەوە. دیارە کورسیەکان نووسەری گەورە ئێجن یونسکۆ نووسێتی لە سەردەمێک کە ئەڵەی بۆ ئێستا نووسراوە، نازانم بیرم نییت ساڵەکە بۆ کرێگەڕێتەوە، بەڵام سەردەمێکی زۆر کۆنە، بەڵام بۆ ئەڵەی بۆ ئێستا نووسراوە باس لە دەسەڵاتەکە، باس لە هونبوونی کۆمەلگا، هونبوونی تاک لە ناو کۆمەلگا و وێرانبوونی تاک لە ناو کۆمەلگا و دواتر ئەم نمایشە کە نووسەری گەورە ئێجن یونسکۆ نووسێتی باس لە خانمێکی بەتەمەن و پیاوێکی زۆر بەتەمەن کە پیاوەکە خۆی پێشووتر مارشال بووە، واتە پلەدار بووە، بەڵام دواتر دوای ئەوەی کە خانشی نەکرێ ئەم پیاوە هەوڵەدا پەیامێکی ئینسانیەکە. لێرە یونسکۆ ئەوێ پێمان بڵێ ژیان یاخود ئەم ژیانی کە ئێمە وەکو ویزگەیەکە تێ ئەپەڕێ لە پەیامەکەی ئەوێ بڵێ ئەم ژیانە هیچ چیتیان نییە لەوەی کە چۆن بتوانین تایە بژین و دواتر مردنێک نسیبمانە بێ کە هیچ کەسێ لە ئێمە نازانێ ئەم مردنە یاخود لە دوای مردنمان ئێمە بەرەو چۆ ڕۆین. واتاوی کە یونسکۆ باسەکە پوچی و بێهودەیی ژیانە، پوچی باس لە پوچی و بێ ئەمەکی مردنەکە کە هیچ کەسێک لەم سەرزەویە نازانێت چی کات و ساتێک لە ناوە چێ و ئەمرێ. لێرە لە نێو ماڵێکی گۆشەگیر دوور لە کۆمەلگا ئەم دوو کارەکتەرە کە دوو کارەکتەری زۆر بەتەمەنن، یونسکۆ دووریان نەخاتەوە لە کۆمەلگا لە شوێنێکی زۆر گۆشەگیر دوور لە شار. ئەوێ پێمان بڵێ ژیان ئەو ململانی کە لە ناو ژیانە هەیە، ئەو کوشتن و بڕێنی کە لە ناو تاکەکانی کۆمەلگایە بۆ دەسەڵات، بۆ پارە، بۆ پلە و پایە هیچ نییە. کۆتایەکەی هەمووی مردنێکە کە
هیچ کەسێ لە ئێمە نەهاتۆتەوە لە دوای مردن بزانێت لە دوای مردن چی ڕوەدا بۆیە ئەوێ پێمان بڵێ هیچ ساتێک گرنگیەوە نییە ئینسان بزانێت کێ ئەمرێ ئەو کوشتن و بڕین و بۆ نمونە شکاندنی یەکتر و شکاندنی دڵی یەکتر هیچ ئەوە نایەنێ بۆیە ژیان لە بێهودەیەکی کاتی هیچی تر نییە. بەڵێ کاک نژاد زۆر کات باس لە گرنگی تێکست دەکرێت لە نێو شانۆیان بێگومان و ئەوەی کە گرنگە چۆن بتوانرێت کە بە تایبەت ئەو کەسانی کە خۆیان شانۆکارن و بتوانن تێکستی بە بڵێن شانۆی کوردی بنووسن و بتوانن کە شانۆکارانی جارێکی تر لە نێو شانۆکان لەسەر تەختی شانۆیان نمایشی بکەنەوە ئەمە بابەتێکی گرنگە کە زۆر کات شانۆکاران قسە و باسی لەکەن و هەمیشە ئاماژە بۆ کرێت کە شانۆنامەنووس یا خوڵێن کەسانی کە تێکستی شانۆی ئەنووسن لە نێو کووردا کەمە. ئەمە تا چەند لە ئێستایا بە بڵێن گرنگە بۆ ئەوەی کە ئێوەش وەکو شانۆکاران وەکو دەرهێنەران وەکو ئەکتەرانش بتوانن ئەو تێکستانە بەکاربێنن کە شانۆکاران بێگومان ئەینووسن بە شێوەیەکی گشتی. دیارە داق یاخود تێکستی شانۆیی بە تایبەت یەکێکە لەو گرفتە زۆر سەرەکیانە کە بزوتنەوە و یاخود ڕەوتی شانۆی کوردی پێوەی ئەتلێتەوە لە سەردەمانێک کۆمەڵێک هەوڵ هەبوون وەکو هەوڵێکی سەرەتا هەر لە لەدایکبوونی شانۆکەوە هەر لە یەکێک لە شارەکانی کوردستان بەرەو سەدەیەک و یاخود زیاتر تێپەڕێ گرفتی سەرەکیمان نووسەری شانۆ بۆ بە ئێستایشەوە بۆیە ئێستا تەوژمێک پیا بووە هەوڵێک پیا بووە لەلایەن دەرهێنەرەکان خۆیانەوە ئەگەر گەنج بن یاخود بەتەمەن بن هەوڵێک هەیە بۆ نووسینەوەی دەق لەلایەن دەرهێنەرەکانەوە ئەمەش بۆ خۆی لایەنی خراپی هەیە و لایەنی باشەیە لایەنە خراپەکەی ئەوەیە کاتێک تۆ ڕۆیایەکت هەیە بیرکردنەوەیەکت هەیە لەسەر بابەتێک ئەگەر خۆتیش نووسەربی و دواتر خۆتیش دەرهێنەربی هەستەکەی گۆڕانکاری گەورە دروست ناکەی بۆیە نووسەری دەق زۆر گرنگە بەلای منەوە وەکو ڕۆیای من دەرهێنەر نەبێ لەگەڵ ئەوەی لایەنە باشەکەی ئەوەیە کاتێک تۆ وەکو شانۆکار خۆت دەق ئەنووسی ئەزانی چیت ئەوێ ئەزانی گرفتەکان و معانەتەکان و یاخود ئەو بابەتانە چین لە نووسینی دەقەکەیە بیورژێنی تو باسی بکەیت بۆیە شانۆکار یاخود نووسەر زەرورە ئەگەر شانۆکاریش نەبێ بزانێ مەودا و کارکردنی شانۆ و یاخود معاناتی دەرهێنەر لەسەر ستەی چییە بۆیە ئەمە گرفتی سەرەکیە تا ئێستا ئێمە شانۆکاران پێ ئەتلێنی بگومان بابەتی هەڵبژاردننی دەق لەلایەن دەرهێنەرانەوە ئەمە گرنگترین پرۆسێ و دواتریش هەڵبژاردننی ئەکتەر ئەمەش خۆی لە خۆیان بابەتێکی گرنگ و قورسە بۆ دەرهێنەر بۆ شانۆی کورتەکان ئەم بابەتانە چۆن بوو بۆ نمونە هەڵبژاردننی دەقەکە بێگومان دەرهێنەر ئەبێت دەقێک بێت کە بتوانێت کاری لەسەرکە دواتر ئەبێت ئەو ئەکتەری کە هەڵی ئەبژێرێت یاخود ئەو چەند ئەکتەری کە لە نێو شانۆیەکە کار ئەەکەن ئەمانش قورسایی زیاترە دواتر بابەتی سینۆگرافیا و ئەو بابەتانی ترشکەیەتە پێشەوە ئەم با بڵێن هەنگاوانە چۆن بوون لە بەرهەمهێنانی شانۆی کورسیەکانە کاک نەژاد دیارە کورسیەکان یەکێکە لەو بەرهەمە زۆر گەورانەی زیاتر لە 32 من بۆ خۆم وەکو دەرهێنەری ئەم کارە 32 نمایشم بینیوە لە ڕێی یوتیوب و لە ڕێی فستیڤاڵە نێودەوڵەتەکانی کە لە مەسڕ و لە تونس و لە ئوردن و لە تورکیا ئەمانی کە خۆم ئەزمونم کردووە یاخود لە ڕێی یوتیوبەوە زیاتر لە 32 جار نمایشی جیاوازم بینی هەر لە بۆ نمونە کورسیەکانم بینیوە بە مۆنۆدراما کورسیەکانم بینیوە بە شانۆی بێدەنگ کورسیەکانم بینیوە بە ئەکتەری جۆرا و جۆر بۆ یەکێکە لەو شاکارە زۆر گەورانە کە یونسکۆ باسی سەردەمێکە کە ئەڵێ بۆ ئێستا نووسوێت بەڵام مامەڵەکردنی دەرهێنەر یاخود سینۆگرافەر لەگەڵ ئیشا من بۆ خۆم باسی تەجروبەی خۆمەکەم ئەمە ئەگەر ئێمە مقدر نەبێ و بتوانین بەشدار بین لەم فستیڤاڵی فەجر کە لە 3/2 مانگی بڵین مانگی 2 دەست پێکە بتوانین بەشدار بین ئەمە سیانزەمین یاخود چواردەمین
نمایشمانە بێ ئێمە هەر لە کەرکووک و سلێمانی و هەولێر و کۆیە و لە تورکیا و لە ئوردن و لە بەغدا ئەم نمایشە کراوە ئەمە ئێستا چینە فەجر بەرهەمی 2 ساڵی کارکردنمانە کە بێدابڕان ئێمە لە هۆڵەکانی نمایش ماینەتەوە دەستنیشانکردنی دەقێکێکە لە هەرە کارە زۆر گرنگەکان کە دەرهێنەر کاتێ دەقی هەڵبژێرێ ئەو کاتە ئەتوانێ نمایشێک لەدایک بێ کە بە پێی ڕوئیا بۆ چوونی خۆی نمایشێکی باش کاک نەژاد کەوایە با پرسیاری ئەوە بکەم تا چەند گرنگە کارێکی هوەری یاخود کارێکی شانۆیی جگە لەوەی کە بە بڵێن ئاڵێن کە بەشداری لە فیستیڤالێکی گرنگە کات لە دەرەوەی هەرێمەکەی خۆی تا چەند بۆ ئەم شانۆی ئێوەش گرنگە کە بەشداری لە بەشێک لە فیستیڤالە شانۆیەکانە بکات و بتوانێت لە دەرەوە بە بڵێن بینەرانی غەیری کورد غەیری زمانی کوردی بینەری ئەم شانۆیە بن ئەم پرسیارە زۆر زاکراوە تایبەت کراوە بەخۆم ئایا بۆ گروپی هەوار یاخود نەژاد نمایشەکان باتە دەرەوەی کوردستان و بەتایبەت بۆ فستیڤاڵە نێودەوڵەتیەکان و عەرەبیەکان لەگەڵەوەی کە من بە زمانی کوردی نمایشەکەم ئەوە شێواز و ستایل و کارکردنی منە وەکو شانۆی وێنە کە مەسرحە سوڕەیە ئەتوانم لە ڕێی جەستە و وێنەوە ئەو کارە بگەێنم گرنگی ئێمە جێ خۆشحاڵی و شەرەفێکی گەورەیە یەکەم گروپ و یەکەم دەرهێنەرم لەسەر ئاستی کوردستان کە خەڵاتی زێڕی نمێناوەتەوە بۆ وڵاتەکەم و بۆ نەتەوەکەم کە لە وڵاتی تونس بوو لەسەر ئاستی 17 وڵات خەڵاتی ئاڵتونی مێنە یەکەم دەرهێنەر و گروپین وەکو گروپی شانۆی هەوار لەسەر ئاستی 32 وڵات لە وڵاتی مسر کە بەدایکی هەموو هونەرەکان و وڵاتان هەژمارەکە بەتایبەت لە ڕووی هونەریەوە خەڵاتی یەکەمم هێناوە لە شاری بەغدا کە گەورە هونەرمەندانی عێراقی لەوێ من زیاتر لە 3000 خەڵاتم هێناوە ئەمە ئەکەوێتە سەر شێواز و ستایلی کارکردنی ئێمە لە گروپی هەوار چۆن بتوانین بەشداریمانە بێت گرنگێکی تەواوی هەیە ئێستا لە وڵاتانی دەوروبەرمان بەتایبەت وڵاتانی عەرەبی کورد ئەناسن زمانەکەی ئەناسن کەلتور و کارەساتەکانی وەکو هەڵەبجە و ئەنفال و مەسەلەی داعش و کە لە پووری کوردی ئەناسن یعنی من چوومەتە وڵاتی ئوردن ینی ئوردن کە ینی زۆر دوور نییە دراوسەیە بەڵام وتویان ئێمە پێشووتر هیچ نمایشێکمان نەبینیوە بە جۆمان لە زمانی کوردی نەبووە چونێتە وڵاتی مسر لە فستیڤاڵی گەورەترین فستیڤاڵی ناوچەکە کە شەرمشێخە یەکێک وەکو گەورە هونەرمەند باربا لەوێ بووە کە بۆ ئێستا گەورەترین هونەرمەندی سەردەمی شانۆیە ینی توانیمە مناقەشەی نمایشی شانۆ بکەم یاخۆت بەرهەمی شانۆیی ببینێ بۆ یەکەم جار کە بەرهەمێکی شانۆی ببینێ ئەوە باربا بوو لەو کەسە گەورانی کە بە زمانی کوردی بە شێواز و ستایلی کوردی بکەین بە هیوای کاری باش و کاری جوانتر و بەدەتەنانی خەڵاتی زیاتر سواز بۆ بەڕێز کاک نەژاد نەجم شانۆکار کە ڕاستە خۆ لە ڕێی سکایپۆ لەگەڵمان بووی لە ستودیۆکانمان لە شاری کەرکووکەوە سواز بۆ تۆ دووبارە کاک نەژاد سواز بۆ بەڕێزم